ڕۆژتان باش بینەران و بیستەرانی کوردستان 24 و پرۆگرامی ڕۆژ باش. دەستپێکی ڕۆژەکەتان لەگەڵ پرۆگرامی ڕۆژ باش دەست پێ بکەن تا بینەر و بیسەری ئەو بڕگە و بابەتانە بن کە ئەمڕۆ بۆمان ئامادەکردون و بێبەش نەبن لەو هەموو زانیاریە لەو هەواڵە ناوخۆی و جیهانیانەی کە ئێمە لە ڕێگەی پرۆگرامەکەمان یاخود پەیامنێرانمان یاخود ئەو ئین-هاوسانی بۆمان ئامادە کردوون ئەیخەینە ڕوو. ئەمڕۆ تەوەری تایبەتی پرۆگرامەکەمان تایبەتە بە دیزاینکردنی ناوماڵ، چونکە هەریەک لە ئێمە کاتێک وەرزێک ئەگۆڕێ یاخود بۆنەیەکیەت یاخود ساڵێک تێپەڕێ پێمان خۆشە و حەزەکەین کە گۆڕانکاری لە ماڵەکەمانە بکەین. جا ئەگەر کەم بێت و زۆر بێت گۆڕانکاریکردنیش هەمیشە دڵ و دەرونی مرۆڤ ئاسوودەترەکە و خۆشەویستی بۆ شوێنەکەی زیاترەکات. بۆیە میوانداری کەسانی شارەزامان کردووە لەو بوارەیە تا بزانین بۆ ئەم وەرزە چی جوانە بۆ ژوورەکانمان، بۆ ناوماڵەکەمان، هەتا بۆ ناو باخچەکانیش بتوانین بیڕازێنینەوە بە شێوەیەک بێت کە دڵگیر بێت زیاتر خۆشەویستیمان بۆ ناو ماڵەکەمان هەبێت لەگەڵ ئەندامانی خێزانەکان. ئێمە سەرەتا دەستەکەین بەو بابەتانەی کە بۆمان ئامادە کردوون، ئەو پاکێجانەی کە هاوکارانمان پەیامنێرانمان ئامادەیان کردووە. بەڵام لەگەڵەوەشا لە بیرتان نەچێ کە مەترسیەکانی کۆرۆنا بەردەوامە، بۆیە لەگەڵەوەی کە ژیانی ڕۆژانەمان ئاسایی بۆ تۆ تا ڕادێ لە بیرنەکردنی ڕێنمایە تەندروستیەکان هەمیشە پێویستە. ئێستاش دەستەکەین بە ناوڕۆکی پرۆگرام. بەڵێ ئەمڕۆ دەست ئەکەین بەو بابەتی کە ئامادەمان کردووە، وەکووتم تەوەری پرۆگرامەکە لەسەر دیزاینکردنی ناوماڵە، لەسەرەوەی بتوانین چۆن ئەو شتانی کە پێویستەکە لە وەرزێک بۆ وەرزێکی دیکە ئامادە بێت یاخود ئەتوانین شێوازێکی جیاوازتر و گونجاوتر بە ماڵەکەمان بڕەخسێنین و جوانتری بکەین. بۆیە هاوکارانمان لە پێشانگایەک لە برۆکسل بەشداریان کردووە و چەندین دیزاینی جوان خراوەتە ڕوو کە کۆمپانیاکانی دیزاینکردن و مۆبیلیاتی ناوماڵ نیشانی هاوڵاتیان یاخود میوانەکان دراوە. هاوکارانمان ئێمەیان بێبەش نەکردووە لە بینینی ئەو دیزاینە نوێنە بابێکەوە بینەری بین. بەڵێ ئەو کۆزانین کە کاتێک ئەمانەوێت شوێنی ینی ڕەنگی ماڵەکە بگۆڕین، ئەو کات پێویستەکە هەر لە پەردەی ماڵەکە لەگەڵ ڕەنگی ژوورەکان و ئەو شتانی کە دای ئەنین لە ناو ژوورەکەیە پێویستەکە گونجاندنێک هەبێت. ئەوەش بەپێی وەرزەکانە گۆڕێ، بەپێی مۆدێلەکانە گۆڕێ، بزانین بۆ ئەم ساڵ چ مۆدێلێک زۆر زیاتر دانراوە و هاوڵاتیان حەزیان پێێتی و ئارەزوی پێیەکەن بابەیەکەوە بینەری بین. بەڵێ تاوکاتی هاوکارانە پاکێجەکە بۆمان ئامادەکەن، ئێمە باسیواکەین کە چۆن بتوانین لەم وەرزەدا خۆمان بگونجێنین لەگەڵ ڕەنگەکان و جگە لە ماوەی ڕابردوو ئەمە باسیەوەمان کرد کە چۆن شێوازی جلوبەرگمان بگونجێنین، ئەو ستایڵی کە ئێمە ڕۆژانە بۆ کارکردن بێ بۆ بۆنەکان بێ ئەیگونجێنین لەگەڵ وەرزەکانە لەگەڵ گۆڕانکاری کەش و هەوایە. بە هەمان شێوەش بۆ ناوماڵ و شوێنەکانی دیکە کە ئێمە کاری تیاکەین یاخۆتیە حەوێنەوە پێمان باشە کە بتوانین گونجاندنێک هەبێت هەم لە ڕەنگەکان هەم لە شێوازەکانیان، چونکە وردە وردە کەش و هەواش بەرە و گۆڕانکاریکی بەردەوامە ڕوات پێچێت کە پلەکانی گەرمە زۆرتر نزم بێتەوە و چەند ڕۆژی ڕابردووش بینیمان نمەنمە بارانێک باری کە ئەمەش بووە هۆیەوەی فێنکبوونی ئەو کەش و هاوایی کە لە پێشووترە چەند مانگی ڕابردوو گەرمایەکی زۆر هەبوو، بەڵام ئێستا و خۆشتر بووە و کەش و هەوا تا ڕادەیەک فێنکتر بووە. وردە وردە هاوڵاتیان خۆیان ئامادەکەن بۆی کە بتوانن شێوازی ناوماڵەکەشیان بگۆڕن هەر لە جێداخستن و گەرمکردنی ناوماڵ و شێوازی ئەو شتانی کە دایانێن. ئێمە تا ئەو کاتی کە پاکێجەکە ئامادەیە بێت میوانەکانمان لێرە ئامادەیە، ئەچمە لای میوانەکان و گفتوگۆکەم لەگەڵ ئەوان دەست پێ یەکەم. میوانەکان هەڵبەت هەردووکیان شارەزان لێرە بەخێر هاتن، چۆنن بانیتان باش، ڕۆژێکی باش بۆ ئێوە بەخێر هاتن. یەکسەر پرسیارتان لێ بکەم شێوازی ئێرە چۆنە بەلاتانەوە؟ ڕاستی دیزاینێکی مۆدێرنانەی هەیە
ئەم لە ڕووی دیزاینەکە و ڕەنگەکانی زۆر گونجاون بێکەوە بە تایبەت ڕەنجی ڕەساسی و ئانە زیاتر لەگەڵ ڕەنگەکانی تر دەگونجێن سەرکەوتوو زۆر سپاس بمنکەواتە خانمەکە بە دڵێتیەوەی تر ڕاستە خۆی دیزاینکردن لە هەر شوێنێک لەگە شوێنێکی تر جیاواز ئێستا بۆ نمونە دیزانی وەکو پرۆگرامێک یاخود تەلەڤیزیۆنێکیوە ئەکی تایبەتمەندی تایبەت بەخۆی هەیە ینی دیزاینکردنی ستۆدیۆیەکی و ئەکی دەبی سەرنجڕاکێش بیتن بۆ بینەرەکان و ئەوانە ئەکید فاقی هەیە لەگەر دیزاینێک بۆ شوێنێکی تر بکرێت دیزاینێکی زۆر مۆدیۆنانە و سەرنجڕاکی. بەڵێ جا من هەر یەکسەر بە پرسیارەکە دەستم پێکرد پێشەوە نەمناساندن کاک مستەفا موفق لەگەڵ دالیدانە هەردووکتان دیزاینەر بەخێر هاتن دووبارە پێمان بڵێن ئەم ساڵ زیاتر چ ستایلێک یاخود چ شێوازێک چ ڕەنگێک زۆرتر باوە بۆ دیزاینکردنی ناوماڵەکان هەتا ئۆفیسەکان دەست پێ بکەم سەرەتا دەستخۆش لە پرۆگرامەکە دەکەین لە سەرەتادا ئەگە بۆ دەست پێ بکەین تا چەند خەڵکیمە گرنگی بە دیزاینی ناوەوە دەدەن ئەوە خۆی لە خۆیدا پرسیارێکی میمە لەبەرەوەی لە کوردستان زۆر گرنگی بە دیزاینی ناوماڵ نادرێتن بەڵام دەتوانم بڵێم یعنی لە ئێستادا بەرەو پێشچوونێکی باش هەیە لەگەڵ پێشتر زۆر فەرقی هەیە بەرەو پێشچوونێکی باش هەیە لەبەرەوەی لەگەڵ پێشکەوتن ئیدی خەڵکەکەش ئێستا هەز دەکاتن کە پێویستە ماڵەکەی دیزاینێکی باشی لۆکرا بیتن چونکە خۆی ئەتولیژیان لە ماڵەکان بەسەر دەبن ینی زۆر ماڵ و ئیدی هەر شوێنێک لە ژوورەوە بەسەر دەبن ینی ئەمە لێکۆڵینەوە کرایە دەڵێ زیاتر لە ١٨ ژیانمان لە ژوورەوە بەسەر دەبین. جا یەکەم شت کە پێویستە ئێستا ئەمە لێرە دانیشتن ئێوەش هەر ژوورەوەی وانە جا یەکەم شت پێویستە زۆر گرنگی بە دیزاینی ژوورەوە بدەین جا چ دیزاینێک بەکاردێنین و بۆ ئێستا لەوانەیە پێشتر ینی زۆر دیزاینی قەڵەباڵغ و لە ناویەک و بەکارهێنانی ڕەنگاوێنگ زۆر زیاتر بوو بەڵام ئێستا لەگەڵ بەرەو پێشکەوتن دیزاینەکانمان بەرەو سادەیی دەڕۆن یعنی چاوەنگێکی سادە چەند ئەثاث و فێرنیچەرێکی سادە دادەنێتن کە زۆر ئاویان بەخشە و زۆر لە ڕووی نەفسیەت و سایکۆلۆژیاوەش ئەو ڕەنگە سادە و ئەو دیزاینە سادانەی کە ئێستا خەڵک وا بەرەو بۆی دەچن نەک تەنها لە کوردستان لە زۆربەی دەوڵەتەکان چونکە دوای ئەوەی ئەو کۆڕۆنا کۆڤید-19 هات ینی خەڵکەکە وەچی بڵێیت نائارام بوون لە ماڵی زیاتر گەڕانەوە بۆ ماڵەوە ئەوەش پێویستی بەوا کرد کەشێکی ئارام و سەرنجڕاکێشی هەبێت لەوەی سایکۆلۆژیان کە نائارام بیوەنە بێ ناوماڵیش لە ماڵەوەش نائارام بی و قەڵەباڵغیا ئێستا بەیەوە سادەی دەوا کە ماڵەوە بکتە شوێنێک بۆ ئارام بەخشین. ئێمە درێژە بە گفتوگۆکەمانە دەین بەڵام ئێستا هاوکارانمان پاکێجەکان بۆ ئامادە کردوین کە پێشتر ئاماژەم پێکرد کە لە شاری برۆکسل پێشانگایەک بەڕێوە چێت لەو پێشانگایدا چەندین کۆمپانیای گەورە و ئەو شوێنانەی کە بەرهەمی کەلوپەلی ناوماڵ ئەخەنە بازارەوە خستوانەتە ڕوو میوانەکان سەرنجیان بۆ لای ئەو مۆدێلە تازانە ئەو نوێیانە چووە کە ئەم ساڵ کراوە بە باو یاخود گونجاوە لەگەڵ ئەم وەرزەدا بابێکەوە بینەری بین. Yes, so the Brussels Design Market, it's the biggest vintage design market in Europe. پێشانگای دیزاین لە برۆکسل گەورەترین پێشانگایە لە هەموو ئەوروپا. زیاتر لە 100 بەشداربوومان هەیە لە سەرتاسەری ئەوروپا و بەرهەمەکانمان دیزاین کراون بۆ سەدەی 20. ئەمە یەکەم پێشانگایە دوای کۆڤید-19. کارەکان زۆر بەباشی بەڕێوە دەچن و ڕەچاوی ڕەنمایە تەندروستیەکان کراوە و هەروەها سەردانی خەڵک بۆ پێشانگاکەش سنووردار کراوە.
I'm here because I won tickets for this market. من لێرەم دەمەوێت زانیاریم لەبارەی ئەم بازاڕەوە هەبێت چونکە خۆم بازرگانم و سربەخۆ کار دەکەم بۆ من زۆر گرنگ بوو سەردانی پیشەنگاکە بکەم ئەوەی جێگەی سەرنجە هەموو ئەو کەلوپەلانی لێرە نمایشکراون نرخیان زۆر بەرزەیان نزمە لە ڕۆژی ئاساییدا خۆشە بیتە ئێرە و سەیری شتەکان بکەیت هەست بە ئاسوودەیی دەکەیت هەندێک زار نرخی کەلوپەلەکان باشن و دەتوانین بیان کڕین. Pieces and it's also nice that the prices are. بەڵێ ئەوە شێوازی ئەو کەلوپەلانە بوو یاخود ئەو دیزاینانە بوو کە ئەم ساڵ کراوە لە پێشەنگاکەدا خراپوە ڕوو من یە مۆلای میوانەکانم ئەمەوێ ئەم جارە لە دالیخان بپرسم بۆ حکومەی کە دیزاینکردنی ناوماڵ زیاتر پەیوەندی بە خانمانیشەوەیە چەندە لەم چەند ساڵەیە بەبێ جیاوازی خۆشبەختانە کە هەردوو لە بەیەکەوە هاوکارن بۆ دیزاینکردنی ناوماڵ بەڵام خانمان وەکوترێ زۆرتر بە سەلیقان باوجیاکاریە بکەینە چۆنە ئەم ساڵ یاخود دیزاینکردنی ئەم ساڵ چۆنە زیاتر چ ڕەنگێک باوە چ شێوازێک هەڵبژێردرێ بەڵێ خۆی ڕاستی حاجەخان شتەکە چۆنە مەسەن دیزاینکردن لە بینی ژن و پیا و فەرق ناکە ڕاستە خۆی دەکرێت پرسیارەکەت بۆ شێوێ بگۆڕم کە ژنان زیاتر گرنگی بە وردەکاری دەدەن منیش بە هەمان شێوە باسێواکەم کە ژنان زۆرتر بە سەلیقەترن وردەکاریەکان زیاتر چیانە چێت سەر وردەکاری ناوماڵەکاری و جگەلۆ زیاتر کاتەکانیان لە ماڵەوە بەسەر دەبن وەک لە پیاوان ینی بە تایبەتی لە کۆمەڵگای ئێمە هەیە لە دەرەژوە بەڵام بە شێوەیەکی گشتی لە کۆمەڵگای ئێمەدا زیاترە لەبەر ئەو هۆکارانەیە زیاتر مەسەن ئەو بیرە ئەوها هاتوتە مێشکمان کە خانمان زیاتر بە سەلیقەن لە پیاوان بەڵام ئەوە ژمانەی ئەوە نییە کە پیاوان بێ سەلیقەن یا شتێک چەندین تەلارساز و دیزاینەرمان هەیە و بە هەمان شێوە توێژینەوە و لێکۆڵینەوەش کراوە لە سەریان هیچیان کەمتر نییە لە خانمان بەڵام بە شێوەیەکی گشتیم لێرانە دەتوانین بڵین خانمان زیاتر دەتوان قەرار بدەن لەسەر دیزانی ناوماڵیان ینی زۆر وابزەم کاک مستەفا کە حەزی کرد قسەیەکە لەو نایمە خۆمان کە دیزاینێک دەکەین کە ڕوویدەوەی خانوو بێت هەر پرۆژەیەک بێت کە تەواو دەبێت کە دەگەینە ڕوویناوە خاوەن ماڵەکە یەکسەر خێزانی دەنێوێت دەڵێ لەگەڵ خێزانم دانیشە ئەو شتە ئاساییە لەبەرەوەی لە کۆمەڵگەی ما خانمان زیاتریش لە ناو ماڵەوەن ئیدی وەکو دالی ئاماژەی پێکرد ینی زیاتر بەوتە هاوبەشی هەردووچیانە ئیدی لەگەڵ دیزاینەوەکە بەیە کۆدا دەنیشن جا دیزاینەرەکە ڕگەزینەوە بیامێ کێشە نیە چونکە هەردوو گوەکیەکە چکە بەیەکۆتەواویان کردو هەمان زانستیان پێەیە بەڵام جیاوازیەکە ئەوەیە دەبی حسابی خاوەن ماڵەکە بکەیت چونکە خانووکە بۆویە ئێستا من کە دیزاینەرم حەزم لە ڕەنگێکە بەڵام خانمەکە ئەگە حەزی لە ڕەنگە نەبێ من ئەگە بێم ئیخۆم فەرزکەم ئەو وەختی ئەو لە ماڵەوە ئەو دەژی تووشی مەشاکل دەبی بەڵام هەندێک زاویش تۆزەک شت هەیە بەسەر ماهاتەوە ئێستا بوو نمونە جارە کابراایەک یعنی ئەوەی زۆر بوو مەساحەتی زۆری هەبوو ینی خانوێکی گەورەی هەبوو وتی دوو ژووری میوانم دەوێت ژوورێک خۆم دیزاینەکەت پێ دەڵێم پیاوەکە ژوورێک خانمەکە خۆی دیزاینت پێ دەڵێ مەسەلەن من برادەکانی خۆم کە دێن حەزم لێیە ڕەنگەکی پیاوانەی تێدا بیتن ئافرەتەکەش خۆی مەسەلەن ئێستا پیاو زیاتر حەزی لە ڕەنگی ڕۆساسیە حەز لە ڕەنگی قاوەیە دەڵێ من حەزم لێ ڕەنگەکی پیاوانە هەبی ئافرەتەکەش حەز لێ ڕەنگەکی ئافرەتانە هەبیتن جا دوو دیزانیشمان کردووە ینی کامیان جوانتر دەرچوو وەڵا شتێک نییە بە ناوی جوانتر بەس کە دەچی سەوی هەردووچیان دەکەی دەزانی ئەوە ئافرەتانەیە ئەو پیاوانەیە کە ئەوەنگانێ بەکار هات گرنگەوەی بە دڵیان بوو بێ ئاکیدوە بەپێی ئارەزوەکانە بە تەکید بۆ نمونە لەوانەیە ئەمن حەزم بە ڕەنگێک بێ یا شێوە دیزانێک بێ کە جیاوازی هەیە بە لەگەڵی جەنابەت یان هینێکە چکە یعنی جگە لە ژن و پیاو لە کەسێک بۆ کەسێک چکەش دەگۆڕێەوە بەپێی کەسایەتی دیزاین و سەلیقە و ڕەنگەکان دەگۆڕدرێت باشە تا چەند خەڵکی ئێمە ینی وابەستە بووە بە ڕەنگێکەوە یاخود وابەستە بووە بە مۆدلێکەوە کە زۆرتر دووبارە بێت خۆی ئەوش بە هەمان شێ ناتوانین بەگشتی هیچ وەڵامەک بدەینەوە بڵین
ئەو ڕەنگە بە تایبەتی بەکارهاتوو یان خودت بەگشتی ئەوان دەگەڕێتەوە سەر کەسایەتی بەڵام ئەگەر بە شێوەیەکی گشتی دەتوانم بەلای خۆمەوە باسی بکەم زیاتر ڕەنگی سپی بەکاردێت بۆ ناو ماڵەکان سپی کە ڕەنگەکی سادەیە و کەمتر چۆن بڵێ ئەتوانم ئەها ناوی بێنم کەمتر جورئەتی تێدا لە بەکارهێنانی واتە ئەوانەش هەموو دەکەوتەوە سەر قەراری دیزاینەرەکە و خاوەن ماڵەکە باشە پێتان باشترە ینی ڕەنگەکان کاڵتر و سپی بنیان تێکەڵەیەک بێ باشتر و جوانترە خۆی ئێستا کە ئەمە وێز دەگۆین باشە کە دەچینە وێزەک یعنی ئەمە کە دیزاین دەکەین دیزاینەکە یەکەم شت دەبی ئەمە فکر لەوە دەکەینەوە کە شوێنەکە چێن دەوێتایی لەکوێ دیزاین دەکەین ئایا دیزاینەکە لە شوێنێک دەکەین کە جەمسەویە لە شوێنێک جەمسەوی بەداوام ساردا کە لە شوێنێک دیزاینت کرد کە بەداوام هەر 12 مانگ سارد بوو ناتوانانی خۆت ناتوانانی ڕەنجی کاڵ بەکاربیینی ئەو وەختی زیاتر بۆ ڕەنجی تۆختر دەوەی چونکە ئەم شوێنە ساردا بەڵام بۆ کوردستان چونکە وەرزەکان گۆڕانکاوی بەسەر دێتن دەبێت دیزاینەر ڕەنگێک هەڵبژێوێتن نە کاڵ بێت و نە تۆخیش بێت دەبێ ڕەنگێک بێت تۆنەکەی لەگەڵ هەموو وەرزێک بگونجین چونکە تۆ ناتوانانی کە وەرز دەگۆڕێتن بێ خانۆکەش لەگەڵی بگۆی لەگەڵ هەر کاتە لەو کاتە توانی گۆڕانکاریەکی سادە و کەم بکەیت بچ شێوازێک شت دەکرێت بەڵام من مەبەستم کە ڕەنگ بوو یعنی ئۆکەی دەتوانی گۆڕانکاوی لە ڕەنجیش بکەی بەس تۆ ناتوانانی هەموو وەرزێک ئەو گۆڕانکاویە بکەیت لە بەیان دێ دیزاینەر کە لە ڕووی ڕەنگەوە خۆی دەبێ ڕەنگە کەڵبژێوی لەگەڵ وەرزەکان بگونجێ بەڵام هەندێک حاڵەتی شەیە بۆ نمونە کەسێک خۆی حەزی لە ڕەنجی تۆخە یعنی تۆ ئەو وەختی ڕەنجی تۆخ دادنەی ئەو نەفرە کە لەو ماڵە دەژی بە هاوینان و بە زستانان ڕەنجی تۆخ مۆتاحە یعنی ئەو ناتوانانی بێی دەستکاوی ئەو شتە بکەیت دەتوانی بڵێ ئەو ڕەنگە باش نییە لەو کوردستان و هەموو وەرزەکان چکە وەرز گۆڕانکاوی بەسەردێ دەتوانی ئەو شتەی بێ بەس ئەگەر دیزاینەرەکە خۆی لەگەڵی نەبوو ئیدی ینی ئەفۆن خاوەن ماڵەکە لەگەڵی نەبوو ناتوانانی فەرزی بکەیت بەڵام تۆزێک شتەیە گۆڕانکاوی بەسەردێتم بۆ نمونە مەسەڵەن قەنەفەی کە ئێمە دانیشتوین لەسەوی زۆر جار خاوەن ماڵەکە کە دەبتە زستان یعنی لەوانەیە ڕەنجی کاڵ بیتن خۆی کە دەبتە زستان دێتن چەچەفەکی بەسەردا دەکاتن ڕەنجی تۆخیان هەندێک نەقشی تێدایە کە هەستی زستانت دەداتێ یانیش لەسەی ڕادەیەخی چەچەفەک بەس هەندێک هەستت بداتێ یانیش ئێستا نەوعا قەنەفەک هاتی خۆی دووەنگە هەم کاڵی تێدایە هەم تۆخی تێدا ئەم زای بە سوعبەت دەڵێم لە هاوینان لەسەر تۆخەکە دانیشتە سەری کاڵەکە لەسەر کاڵەکە دانیشتە سەری تۆ باشە دالی خان ئێستا ئەگەر هاوڵاتیان بیانەوێ گۆڕانکاریەکی کەم و سادە بکەن و هەم بێتە جێی دڵخۆشیان یاخود هەستکەن گۆڕانکاریکیان لە ماڵەکەیان کردووە بەڵام مەصرفێکی زۆری تێنەچێ بێگومانە ینی ئەزین لەوانەیە خەڵک نەتوانێت بە یەکجار هەموو دیزایانی ماڵەکە بگۆڕێ بەڵام گۆڕانکاریەک بکات چۆن بتوانێت یاخود خانمەکە بێ ئەو پیاوی ماڵەکە بێ بتوانێت گۆڕانکاریە بکات و هەستیشی پێ بکرێت و پێی ئاسوو دەبێت بڵێ خۆی گۆڕانکاری زۆر پێویستە یعنی بۆ دەرونی مرۆڤەکان زۆر پێویستە شتەچی ناکرێت بۆ ماوەیەکی زۆر بە هەمان دیزاین و بە هەمان شێوە بێ ئەو هیچ گۆڕانکاریەک بکەیت لە ناوی دابژی ینی ئەوە ئەگەلانەیە هەستیشی پێنەکە بتە هۆکارێک بۆ ئەوەی عەسەبی بیت یاخود شێوەک لە شێوەکانیان بێ ئەوەی هەستیشی پێ بکەین بۆیە ئەوە پێویستە بەڵام ئەوەش مانای ئەوە نییە هەموو وەرزێک یا هەموو ساڵک هەموو کەلوپەلەکانی ناو ماڵەوەت بگۆڕی دەتوانانی وکە ئاماژەت پێکرد بەشتی زۆر سادە و بچکە گۆڕانکارێکی بەرچاو دروست بکەین ئەم بۆ نمونەوەکو ڕەنجی گۆشەکان دەتوانین بگۆڕی کەڵک گونجاوێ لەگەڵ دەوروبەر یاخود توان بڵێم ڕایەخەکان جۆری ڕایەخەکان بە پێی وەرزەکان بگۆڕی یاخود ڕەنگەکەی و یاخود پەردەشمان هەیە ئێستا لە زۆربەی ماڵەکان ئەو جۆرە پەردە دوو شێوە یەکەچیان قوماشە ئەوەی ژێرەوەی توولە دەتوانی ئەوەی قوماشەکەی لاوبەی لە زستانە بۆ ئەوی تیشکی ڕۆژ زیاتر بێتە ناو ماڵەکە زیاتر هەست بە ئارامی بکەیت و بە پێچانەوە لە هاوینان دەتوانی دای بدێتەوە کەواتە پێت وایە بۆ وەرزی سەرما ئەو پەردەکە دوو بەش بێ یاخود دوو توول بێ باشترە یاخود لەوەی کە تەنکتر بێت لە زستان باشترە تەنکتر بێت بێگومان بۆ ئەوی ڕۆژ تیشکی خۆر بێتە ژوورەوە هەم بۆ گەرما هەم بۆ ڤایتامین دی و ئەو جۆرە مەسەڵەن تایبەت ئێستا لە کۆڤید پێویستمان بە ڤایتامین دی بێگومان باشە پێت وایە ئەمانە پەیوەندی بە ئارەزووی کەسەکانەوە هەیە یاخود پێویستە
گۆڕانکاری بکرێت خۆتان بەشی زۆری هەرە زۆری ئارەزوو حەزە بەشێک کەمی دەکرێتە قالبی پێویستی ئەم بۆ نمونە بۆ پێویستی لەوانەیە یەکێک لەو لایتانە تۆزێک بە شێوەیەک وەکو دیزینەکە کار ناکات شێوەی دیزینەکە بگۆڕێت ڕەنجی کەلوپەلەکان بگۆڕێت یاخود لەو حاک مەرکانە گوڵدانێک بینی شکابێت تۆزێک مەنزەری دیزینەکەی تێکدا بێت ئەوان دەستە قالبی پێویستی بۆ چکە دڵ و دەروون نائارام دەکا بەڵام زۆربەی هەر زۆری حەز و خولیایە ئەتا لاانێت چەند ساڵ جارێک پێویستیش نەکا زۆربەی کەلوپەلەکان بگۆڕێ بەڵام حەزت لێ بۆ یا دڵی مۆدەی نەماوە یا دڵی ڕەگە ڕەنگی دەوروبەری ماڵەکەم ناگونجێ ئەو کاتە چ شێوازێ بکە بەڕای ئێوە بتایبەت تۆ گەر وەڵاممان بیتەوە کاک مستەفا ئەو کاتە بۆ نمونەگەر هەموو ماڵەکەی نەگۆڕی زیاتر چی بکات باش زیاتر چی بکات بۆ نمونە یعنی تۆزێک شت هەیە ناڵم کە لەگەر گۆڕانی وەرز لەوانەیە بەپێ ئەوەرزە بگۆڕی مەسەلەن لە نیوزلندا چ دەکەن بۆ نمونە یان کە تویوان وایە بەڵام ینی هەستێکی زستانەیە چونکە ناتوانن زۆر بچنە دەرەوە و سەوزایی ببینن چەند پارچە سەوزاییەک دەینن لە ژوورەوە دادەنێن بەس هەتا ینی هەستی سەوی ساڵ و هەستی زستانە دەداتێ تۆزێک شت هەیە زۆر بەسیتە بۆ نمونە ئێستامە لێ دانیشتین هەر بەس ئەو جێوانە بگۆین لە شوێنێکی تۆ دابنیشین وەنیە تەنها گۆڕینی شوێنی فێرنچەوی دەتوان بڵێم ئەساسات یەکەکە لەو گۆڕانکاریانەی کە کاریگەری زۆر هەیە لەسەر دەروون یانیش بەسیترین شت کە لەو حەکت هەیە لە ماڵێ بە زۆرە تاقی بکەوە شوێنی لەو حەکە خۆی لێوە بووە لە شوێنێکی تۆدانێ هەست بە شتێک جیاوازیەک دەکەی کە زۆر زۆر پێویستە ئەو جیاوازیانە یاخود یعنی کەشتی بەسیت کە تۆ دەڵێ بتوانانی بگۆی مەسەلەن لەو حەکە هەتە لە ماڵێ لەو حەکە بگۆوە لەو حەچی دیدا بنێ بگۆوە زستانەبی با تۆخبی لەو حەکە لە وەرزی زستان بزانە چەند کاریگەری هەیە بەوا بکە زۆر جار کەسێک لە ماڵەوە بێتاقەتە دانیشتۆ دەڵێ بێتاقەتم پرسیاوی لێ دەکەی لۆ بێتاقەتم دەڵێ نازانم نازانی لۆ بێتاقەتە باشە چێ ناڵێ دیزانی ناوەوە چونکە ئەوەندە دووبارە لە ناو یەک ماڵی بێ ئەوە هیچ گۆڕانکاری بکەیت چێ ناڵێ ئەوە سەبەبەک نییە لە بێتاقەتی یاخود بەسیترین شت ینی کە لەو حەک لە ماڵێ دادنێ ئەگە لەو حەکە یعنی لەوەی زانستیەوە ئەگە لەسەر ئاستی چاو نەبیتن دانانەکە ئەگە بەرزتر دابنەی چەند جارێک دابنیشی سەوی لەو حەکە بکەی بە بەرزتر هەست بە بێتاقەتی دەکەی بەس ڕۆژێک لە ڕۆژان کەس نەمارێ ینی کە دەڵێ بێتاقەتم کەس فکیلۆی نەچێت لەوانەیە ئەوە سەبەبەکبی کە بێتاقەت دەبی جا زۆر زۆر میهمە ئەوانە هەمووی گۆڕانکاری بەسەردابینین بەردەوام فکر بکەینەوە خۆشترین کە شووا لە ماڵەوە بۆ خۆمان دووش بە خۆشحاڵی زۆربەی خانمانی کورد ئەویان تایە کاتێک گۆڕانکاری لە ناوماڵەکە کار و توت بە گۆڕینی کەلوپەلەکان لە شوێنێکەوە بۆ شوێنێکی دیکە ئەوە ئارامەیە کە بەخشێتەوە بە ماڵەکە خود تازەگەریەکەیەوە بە ماڵەکە هەتا لە ناو کۆمەڵگەیمە زۆر ینی کە کەلتوری مەکاوی چنین و وسنت ئەوانە دەکەن ینی بەدەستی یعنی ئەوە دەتوانین ینی خۆماشتی کوردەواویمان هەیە زۆر هەستی زستانمان دەدات بین هەر لەسەر مێزە هەبیەخین دابنین هەر بەس یعنی ئەو گۆڕانکاریانە زۆر زۆر گرنگە تا چەند گرنگە یاخود ئێوە خۆشتان گرنگیتان پێیاوە کللتوری کوردی یاخود ئەو کەلوپەلانی کە دەرخەری کللتوری کوردیە بەکاری بێنن لە ناوماڵە ڕاستی کەلوپەلی کوردیە گە سەیرکە تێکسچەری زۆر زۆر جوانمان هەیە لە کوردەواری ینی تێکسەری جۆرا و جۆر یەکنەوە نییە زۆر زۆرە ئەگە سێرکی لە فەرشەکان دیار دەبێت کە ڕایدەخە یاخود لە ئەو کەتیبەی پەنجەرەکان دەبینی کە پێشتر چەند ئەو نەخشە جوانانیان بەکاردەهێنا هەمووی نەخشی جیاواز بوو یاخود گوڵدانێک شتێک بێ ئەوها تەخلیفیان دەکرد بە و تێکستەرە جوانانە ئەو بەڕاستی هەم کارمسەواژ ئاماژەی پێکرد هەستەکی زستانەی زۆر باش دەداتێت بۆ لەبەر ئەوەی ڕەنجی هەم زۆر بەکارهێنراوە هەم تێکستەریشی هەیە ئەو زۆر زۆر گرنگیانی دەتوانی لە کوردەواری خۆمان لەسەر مێزێکی گچکە دەتوانین ئەوەی دەربخەی کە ئەتوو کەلتوری کوردەواریت هەیە وڵای ئەو مۆزوع خۆی زۆر شتی لەسەر سەراحەت من هەموو جارێت چکە بەدەوام گلەیی دەکەم لەبەرەوەی بەڕاستی ئەو کللتورێک کە کوردستان هەیتی ئەوەندە دەوڵەمەندە ئەوەندە شوێنی کللتوریمان هەیە بەڕاستی ئەو شوێنە کللتوریانە لە هەر دەوڵەتێک هەبا دەبوونە دەوڵەمەندترین دەوڵەت لە ڕووی دیزاینەوە لە ڕووی بەکارهێنانی ئەو شتانەوە چکە زۆر زۆر شت لە ناو کورد هەیە ینی من خۆم لە شوێنێک ماستەرەکەم خوێن کە دەیەوەی کوردستان بوو باشە بەس کە سەیرم دەکرد
مەسەلەن عائیلەکان زۆر دەوڵەمەند بوون یعنی زۆر هەبوون بوون بەس کە دەتوی سەوی خانیەکانت دەکرد خانیەکانیان هەموو شتی خۆیان بەکارهێنا بە ئەوە نییە بڵێم لەگەڵ بەوە پێش چوون چ شتێک نوێ هەیە بێم ئەوە بەکاربینم یعنی دەتوانی یعنی کەلوپەلی خۆیان ئیکەلتوی خۆیان بە شێوەی مۆدرنیش بەکاریان دەهێنا یعنی هەم دەستکردی خۆیان بێت و هەم دەلالت کە لە کەلتوری خۆشیان بزەبێت یعنی ئێمەش زۆر دەوڵەمەندین ینی لە ڕووی ماوادەوەش ینی تەختەیەوە باشمان هەیە شتیوە باشمان هەیە بۆچی ئێمە بەکارهێنین بۆچی ئێمە بچین لە دەوڵەتەکانی دی بینین کە لۆداهاتی کوردستانیش باشە باشە ئێوە چیتان کردو بۆی کە هەوڵ بن ئەو کللتورە یاخود ئەو دیزاینە کوردیانە تێکەڵ بە مۆدێلی ئێستا بکەن یاخود ڕەنمایی ئەو کەسانە بکەن کێنە لاتان و داواکەن دیزایانی ناوماڵەکان بۆ بکەن وڵی ئێمە سەواحەت هۆکاوی دروستبوونی ڕێکخراوەکی ئەندازیاوی کە ئەمە بوون یەکێک لەو سەبەبانە ئەوە بوو ینی ئامانجمان یەکێک لە ئامانجە سەرچیەکانمان ئەوە بوو کە خەڵک هۆشیار بکەینەوە کە زیاتر مۆچی کوردەواوی بە دیزاینەکانیانەوە دیابی زیاتر هەوڵ بدەن خۆیان بە دووی بۆن کاکە مەسەلەن واز لە شتی تەقلیدی بینن بەڕاستی ینی ئێستا من خانیەکەم لێوە بەدڵە بەس ئەو خانیە هیچ کوردەواوی هیچ شتێک بە خۆمەوە بد نییە بۆچی بچم داوا لە دیزاینەر بکەم بڵێم دیزاینەر لەوەم دەوێت بۆ ئەو شتە بکەم نە لێگەوەی حەویەتەکە بدە دیزاینەر بڵێ شتەکەم بۆ بکە بە دەلالت لە کوردستان بدا با یەکێکە لە دەوێ وڵات دێتە ناو وڵاتیمە با بزانین لە کوردستانە بە بۆ شتانە بزانانی یعنی نەک ئەما کە شتی وڵاتانی تر بەکاربینین هەر کەسێک بێتە ئێوە هیچ جیاوازیەک نابینیتن کورسێکی زۆری تێچێ ئەگەر بێت و ئەو ماڵەکەی تقریبان تێکەڵەیە بکات لەگەڵ کللتوری کوردیە نەخێ کولفەتی زۆر تێ ناچێت چونکە تۆ هەمان شتە لە جیاتی ئەو بەکاربینی ئەوە بەکاردێنی ئەنی بەسیترین شت کە ئەمە دیزاین دەکەین باشە کە نەقشێک دادەنین نەقشەکە دەلالەت لە شتە کوردەواوی بکە لەگەڵ لەگە شتەی ئەوپی خۆ فەرقی نییە لە دیزاینەکە باشە ینی زۆر شت هەیە فەرقیش ناکە بەس ئەوەندەیە دەبی خەڵکەکەی ما زیاتر هۆشیار ببتەوە کە زیاتر هەوڵ بداتن خۆی لە دوو ئەوشتانە بڕوا بکە ینی ئەوەندە یعنی ئەوەندە شوێنی کەلتوری زیاتر لە 2000 شوێنی کەلتوری لە کوردستان هەیە بەزە ئەوە ڕقەمە گەورەیە بەس بچی لە هەر شوێنەگەی کۆمەشت دەدۆزیت باشە ئەجە خەڵکەکە ئەگەر خولیای لە ئەوشتانە زیاتر بی ئەکی دیزاینەویش سەبەستەبەی بەو ئەو تەوەجه هەدەون زۆر زۆرگەی ئەبینین زۆر ماڵ هەیە ژوورێکیان بە تایبەت کردووە بە شێوازێکی کوردەواری ئەمە گونجاوە یا خود تێکەڵکردن لەگەڵ کەلوپەلەکانی دیکە جوانترە خۆی ئەو دەکەوتەوە سەر دیزاینەکەی بۆ نمونە دەتوانی لەگەڵ دیزاینێکی مۆدرن تێکەڵ بکێ بە شێوازێکی زۆر جوان بەس هەرچی لێرە دەیبینین زۆر ینی بەداخەوە کە ئەو شتە لێرە زۆر کەمە بۆ نمونە هەر ستایلێک لە دەرێ ببینین یەکسەر دەهێنین لێرەش دایدێنین ینی بێ ئەوێ ڕەچای بکەین ئا لەگەڵ ژینگەی دەوروبەرمان دەگونجێت کە ئەمە ژینگەی مەیلە و گەرمانەیە بە تایبەتی لە هاوینان ئەو بۆ نمونە چەند ستایلمان هەیە لە بەکاردێت شەرنی هەر لە ئینتیریەر لە ئەکستریەریش زۆر لە ستایلانە کە بەکاردێن شەرنیە لەگەڵ ژینگەی مە بگونجێ بۆیە ینی باشتر وایە زیاتر دیراسە بکرێت لەسەر ئەو بابەتە پێش ئەوەی دیزاینەر دیزاینی هەر شتێک بە هەم لە ئەکستریەر لە ئینتیریەر بەڵێ باشە تا چەند کاریگەری بازارکردن هەیە لەسەر حەز و خولیای خەڵک بۆ نمونەوەی کە ئەم ساڵیەتە بازارەوە کاریگەریە بێت لەسەر ئارەزووی هاوڵاتیان یاخود وا ئاکات کە ئەوانەی کە خۆیان ئەیانەوەی وەلای بنێن و ئەوەی کە ئەخرێتە بەرچاویان داینێن ڕاستە وڵاهی ئەو شتە بەڕاستی چونکە دیزاینکردن شتێک نییە مەوادێک ببینێ ناو بازاوی بڵێم دەفۆشم یان دەکەمۆنیە ینی شتێکی نوێ بینی بڵێ دەفۆشم بەڵام دیزاینەرەکان من ینی هەر کلاینتێک ئەمە دەڵێن کلاینت ینی بە زمانی خۆمان مشتری ئەم مشتریەک خاوەن ماڵە کە بتوێ دیزاینی لۆ بکە یەکەم شت لەسەر دیزاینەرەکان ئەوەیە کە بتوانن قەناعەتی پێبینن کە ئەو دیزاینە پرۆپۆزەڵێک ینی دروست بکەن کە قەناعەتی پێبینن کە ئەو دیزاینە زۆر باشە لە هەموو ڕوەک کە چەند ڕووی دەگریتەوە کە باز بکەن خانوویەکی وا دروست بکرێتن یاخود پرۆژەیەکی وا دروست بکرێتن ئەو پرۆژەیە بڵاو بکتەوە خۆتزان ئێستا دنیای سوۆشیال میدیایە لە سوۆشیال میدیا پرۆژەیەکی وا دیزاینەرێک پرۆژەیەکی وا بڵاو بکاتەوە ئیتر تەواو خەڵکە کەسە بەسە خۆی بە ئەو تەوەجه هەداواتن باشە گرنگە بۆ نمونە کاتێک ماڵێک بێوێت ینی
باسیەوە ناکەین زۆر مۆدێرن بێ یاخود زۆر کلاسیک بێ هەر چۆنێک بێت ماڵێکی نمونەی کە دیزاینێکی جوانی هەبێت ئەو کەسانی کە تیا دانیشن دڵیان بکرێت و ئارەزوی بکەن پێویستەکە چۆن بێت ینی ژینگەیەکی ئارام لە ماڵێکە چۆن دروست دەکرێت بەڵێ خۆی بۆ دیزاین چەند فاکتەرێکمان هەیە چەند ئلیمنتێکمان هەیە یەک لەوانە ڕەنگە و لەوانە فەرنیچەرە مۆبیلیات و لەوانە ڕووناچیە کە ڕووناچی سروشتی و دەستکردمان هەیە ئانە هەمووی تەسیر دەکات لەسەر دیزاین ئەگەر لە ڕەنگەوە دەست پێ بکەین ئەگەر ژوورێکی گچکەت هەبوو بۆ نمونە دەتوانین ڕەنجی کاڵ بەکاربێنی بۆ ئەوی زیاتر بە گەورە دیاری بخەی یا بە پێچانەوە گەر ژوورێکی زۆر گەورەت هەبوو یا هۆڵک بوو بتێت تۆزە گچکەتر دیاری بکەی بیکە هیومان سکەڵ پێ دەڵێن لە سکێڵی بەشەر ناکرێت زۆر لە سکێڵی بەشەر گەورەتر بە کە هەست بە نائارامی بکەی یاخود گچکەتر بە هەست بە دڵتەنجی بکەی بۆی دەوێت بە هەردوو جۆر باڵانسەگرا بگری تەوازنەگرا بگری بۆ هەردوو چەند بیکە هیومان سکەڵ ئەوە لە ڕووی ڕەنگەوە یاخود لە ڕووی فێرنیچەرەوە ناکرێت زۆر فێرنیچەری گەورە بەکاربێنی کە لەگەڵ سکێڵی ژوورەکەت نەگونجێت یاخود زۆر فەرنیچەر بەکاربێنی قەرە باڵغ بێت لەو لای مەکتەبێک بێت لەو لای مێزە قەنەفەک ئەوە هەستێکی هەندێک شڵەژاوی و دڵتەنجیت دەداتێن بۆیە دەبێت باڵانس سەگرا بگری ئەگەر بینە سەر بەکارهێنانی ڕەنگەکان بە پێی ژوورەکانیش ڕەنجی ئەمە ڕەنگی گەرم و ساردمان هەیە ڕەنگە ساردەکان زیاتر ڕەنگە ئارامبەخشەکانن دەکرێت بۆ ئەو شوێنانە بەکاربێن کە زیاتر ئەمە ئیسراحەتی لێ دەکەین وەک ژووری نووسم بۆ نمونە یاخود ڕەنگە گەرمەکانیش وەکو سوورە پرتەقاڵیە ئەوانە وا لێرە کەمتر بەکاردێت بەڵام زیاتر ئەو ڕەنگانن کە پڕ ئینێرژی و پڕوزن بۆ نمونە توانی لە مەتبەخ بەکاربێنیت یاخود لە شوێنی دانیشتن لە لایەک لە دیوارەکەی شەر نییە زۆر بەکاربێنی ئەن بە تایبەت هەندێک ڕەنگمان هەیە وەکو سوور و ڕەش ناکرێت بە هیچ جۆرەك بە ڕێژەیەکی زۆر بەکاربێت ئیلا مەسەن دیزاینێکی جیاوازت هەبێت بتێت سەرنجی خەڵک بۆ ئەو دیزاینە ڕابچێشی دەتوانێت ڕەنگەکی ڕبەڕێژەکی کەم لە سووریا ڕەش بەکاربێنی یاخود لە گۆشەکی ماڵەکەت چەند مۆمەکی گچکەدانی بە دیزاینێکی زۆر بەسیت واڵپێپەرێک باگراوندێکی ڕەشی بۆ دانەی سیماکی زۆر جوان دەداتە بە هەموو ژوورەکە یانی گرنگە زۆر ئەو کەلوپە لە وردانە بۆ نمونەوە سواراتانە لە ناو ماڵا هەبێت بەتەکیید ئەوانە هەموو تاواکەری یەکترین لە دیزاین ناکرێت شتێک بەکاربێنی ئێوجینەکە ینی هەست دەکەی دیزاینەکە کامل نییە و ئانە هەمووی تاواکەری یەکترن یاخود لە ڕووی لایتەوە ڕەنجی ڕووناکەرەوەکانمان هەیە زەردە سپیە یاخود ڕووناچی سروشتیە تا چەند دەتەوێت لەو ژوورەی ڕووناچی سروشتی بێدان بۆ نمونە بۆ ستۆدیۆ زۆر پێویست نییە ڕووناچی سروشتی هەبێت ئەو ئیناڕۆ شتانە هەیە بەڵام بۆ ماڵەکان بە پێچوانەوە زیاتر پێویستمە بە ڕووناچی سروشتی هەیە هەم بەڵێ باشە بۆ جاران ینی خەڵک خانوەکانیان زۆر سادە بوو زیاتر گرنگیان بە باخ ئەیە یاخود حوشێکی گەوریان هەبوو و ئێستش باسەکرێڵێ خۆزگەم بۆ کاتە یاخود ماڵەکە چەند خۆشتر بوو ئێستا خانوەکە گەورەترە چەندین ژووری هەیە چەندین دیزاینی تایە هۆکاری چییە خەڵک زۆرتر ئارام نیەتایە و حەزی لە شێوازە کلاسیکەکەی جارانە هۆکارەکە دەتوانم بڵێم بەڕاستی دەتوانین بڵێم چاولێکەوەی هۆکارەکە یانی ئێستا بۆ نمونە کەسێک دەچی تەماشە خانیەک دەکا مەسەلەن لە جیاتی حەدیقە دروست بکە دێ ژوورێکی لەسەر دانایەتێ دەگەی فکر دەکاتەوە دەڵێ حەدیقە یانی بەس بیرکردنەوە زۆر میێمە حەدیقا مستاڵی چەند دادەنیشم با ژوورێکی دابنێم کە سوودی زیاتر هەبیتن کەچی زۆر بە بلعکسەوە یعنی بەجددی یانی ئێستا هەر ماڵک کە حەدیقەکی هەبیتن سەوزایی هەبیتن یەکسەر کەشوهەوا کاریگەری لەسەر کەشوهەوا ئۆکسسیژین دو ئۆکسید کاربۆن ینی بیو لەو شتانە ناکاتەوە بەڕاستی ئەوە زۆر مشکلەیە ینی لێکۆڵینەوە کرایە کە حەزم لێ و باسی بکەم لە وڵاتی ئیتالیا کرایە کە چۆن ماڵەکانمان بەیەو ئایانبوون بەواتن لەبەرەوەی پێشتر زۆر شت هەبوو کە بەکار دەهات زۆر گرنگنەوە بەس دوای ئەو کۆڤید-19 هەندێک شت هەبوو ئێستا دیزاینەر دەبی دیزاینی حیسابی ئەوە بکات دوو ڕۆژی دیخوانێک ئەگە ئەو نەخۆشیەش نەبی نەخۆشیەکی دیش بێتن ئەمە ناکرێتن حیساباتی لۆ نەکەین باشە یەکێک لەو شتانە لەو پۆینتانە کە پێویستە حیسابی لۆ بکرێ دانانی سەوزایی نەک بەس دەدەیەوە لە ژوورەوەش باشە دانانی سەوزایی کە زۆر گرینگە ئایان بەخشە بەڕاستی بێزگە لە چەند سوودی هەیە لە ڕووی ئۆکسسیژین و دو ئۆکسید کاربۆن بەڵام ئایان بەخشیشە یاخود بەکارهێنانی ڕەنگ چەند ڕەنجی سادەتر بەکاربیینی ئایان بەخشترە یعنی تەماشاکە یانی تەوەجوهەکان هەمووی سەبەی بەیە و ئایان بوون دەواتن
سەوزاییش یەکێکە لەو پۆینتانەی کە بەڕاستی هیوادارم یعنی هەر لە ڕێی کەناڵەکەشتانەوە هیوادارم ئەو جارە هەر خەڵکێک خانیەی دروست کرد یان هەر پرۆژێکیەوە بۆ حسابی سەوزایی یەکەم شت حسابی سەوزایی بکە ئەوجا حسابی ناوماڵ بکات. ڕاستە باشە گرنگە ینی لەگەڵ ئەو سواراتانی کە دانرێ و کەلوپەلانی کە دانرێ ئینجانە گوڵ لە چ شوێنێکا دابنرێت بۆ نمونە ینی زۆر جارە بینین لە ژووری نووسن لە هەندێک مۆدل و دیزایانی نوێ هەیە حتا لە ژووری نووسن دانراوە ئەمە چۆنی گونجێنن ئێوە خۆی ئەو دیزایانەش دەتوانانی ئێمە زۆربەی جار لە گۆشەی ژوورەکەی دایدەێن بەڵام بە پێچوانەوە دەتوانی بە دیواری ژوورەکانەوە هەڵی واستی هەم کە سەوزایی سروشتیش بێ نەوەکو دەست کرد ینی دەتوانین بە دیوارەکانەوە هەڵی واسی ناو مەرکانەك لە ژوورەوە داینێ یاخود ئێستا ئەمە ناو ماڵەکان حەوشی بچووکمانێ ئەو حەوشە بچووکانەمون بۆ ڕووناچی و هەواگۆڕچێ دانراون یەک لەو حەلەکان دەتوانی ئەوەیە ئەو حەوشە بچووکانە کۆکەوە تۆزێک حەوشێکی گەورەتر بۆ دروستکەی هەموو سەوزایی بێ سەوزایی بە هەموو ماڵەکە دەبەخشێت هەم لە ڕووی ڕووناچی و ئۆکسسیجینی باشە هەم ڕەنجی سۆز خۆی ڕەنگەی زۆر زۆر ئارام بەخشە و بۆ چاو و بۆ دەرونیش وەکەم لە کۆڵنی پزیشکیش دەرکەوتووە کەمترین بەکتریا هەڵدەگرێت ڕەنجی سۆزیان بۆیە دەبینی لە هۆڵی نەشتەرگەری لە خەستەخانەکان زیاتر ڕەنجی سۆز بەکارێت. ڕاستە کەواتە دوا ڕێنمایی ئێوە چیە خۆت نیشاندانی جوانترین مۆدل و دیزاین بۆ ناوماڵەکان چییە گەر بە بینەر و بیسەرەکانی پرۆگرامی ڕۆژ باش و بینەرەکانی وڵای ئەگە من دەست پێ بکەم چەند کۆمنتێک دەدەم لەوەی خەڵکەکە واز لە هەندێک شت بین بەڕاستی یەکەم شت دیزاینەکان بەیۆ سادەهی چەند بەیۆ سادەی بڕەوە بەکارهێنانی سەوزایی وەکو ئاماژۆم پێکرد کە زۆر زۆر گرنگە ئەوانە دەبی ئیحتیمامی باشی پێ بدرێ بەڵام هەندێک پۆینت هەیە بەڕاستی دەبی ئەوە چاوی بکەین یەکەم شت لە ڕووی بەکارهێنانی فێرنیچەر ئەثاثات باشە هەر ئەثاثێک لە ماڵەکەت بینی شەرت نییە لەگەڵ ماڵی خۆت بگونجێتن ناکرێتن تۆ ئەثاثێک لە شوێنێک لەوانەیە مەساحەتی زۆر گەورە هەبی لە ماڵی خۆت مەساحەتی بچووکت هەبی لەوانەیە نەگونجێتن پێویست ناکە بێدانێ بڕوا بکە چوومە ماڵک لاکێشەکی زۆر زۆر باویکە ژووری میوان دوو قەنەفەی ئەوەندە پانیدانایە لە بینی قەنەفەکان جێوەشتنی یەک نەفەر دەبتەوە یانی دەبی یەکە ڕاوەستیەوە پێی دەبەوە بگەڕێتەوە دووەم شت مەسەلەی ڕووناچی لایتینگ ئەو بیرکردنەوەوانە لا بین کە ئێستا خانی دووش دەکە ینی بە خۆشحالی ئێستا بە باشمودەوە بەس پێشتر وەستایەکیان دەهێنا بە وەستای دەگۆ کاکە هەر دیوارە گلۆپەکەم لێدا ینی پێوەکە ینی ئەوە ئەو بیرکردنەوەوانە لایتیش هەمووی سیستەمی خۆی هەیە دەبی ئەوانە هەموو بزەبت ڕەچاو بکەوێ لەگەڵ ڕەنجیش ئەویش هەمووی پێنسپی خۆی هەیە ئیوادایم پس بە دیزاینەر بکرێ دیزاینەکانیان بۆ بکە نەک خۆیان بکەن دوای وەرز بگەوێت تووشی مەشاکل دەستان خۆش بێ زۆر زۆر سوپاس دووبارە بەخێر هاتن کاک مستەفا موفق و هەروەها دالی دانا زۆر سپاس بەخێر هاتن دووبارە بۆ پرۆگرامی ڕۆژ باش بەڵێ بەم جۆرە هاتیینە کۆتایی بڕگە و بابەتەکانی پرۆگرامی ئەمڕۆی ڕۆژ باش بۆ هیواین هەمیشە لە ماڵێکی ئارامدا بژین و هەمیشە بەختەوەر بن هەرچەندە هێشتا کات هەیە بۆی کە بتوانین چەندین بڕگە و بابەتی دیکەتان پێشکەش بین ئەگەر هاوکارانمان بۆ کۆتایی پرۆگرام شتێکیان ئامادە کرد بە بینەریە بین. بەڵێ بڕگە و بابەتەکانی پرۆگرامی ڕۆژ باش هەمەڕەنگن ئێستاش بێکەوە بینەری ئەو بابەتانە بین کە هاوکارانمان ئامادەیان کردووە و پێشتریش وەکو باسم کرد هەمیشە پرۆگرامی ڕۆژ باش گرنگیداد بە هەموو لایەنەکانی ژیان بە هەموو چین و توێژەکانیش کە بەکارێکی دەستی بێت یاخود بە هەر پیشەیەک بێت یاخود بە کارێکی جیاواز بێت ئێمە لە ڕێگەی پرۆگرامەکەمان یاخود پاکێجەکان وین هاوسەکانەوە هەوڵە دێن بۆ ئێوەی بخێنە ڕوو و ئێوەش بینەر و بیسەری بن.